هۆکاری ئەم نووسینیم کتێبە ئەتوانم بڵێم هەر مامۆستا حەسەن ئەتوانێ وەڵام داتەوە، چونکە ئەویش هەمان قسەی وەدەدی کاک محەممەد من زۆرم پێ سەیرە، ینی خوای گەورە وەکو دیاریەک ئەم بیرکردنەوەی بە تۆدایە، وتی خۆم لەوانەیە دەیان جارە و پیاوەم هاتێتە بەرچاو ڕێیسپیری کە ئیشی لەسەر نەخشە و نەخشە سازێکی عوسمانی بووە، وتی هەرگیز بیرم لەوە نەکردێتەوە ڕۆژێک لە ڕۆژان کەم پیاوە کورد بێت، وتی زۆرم پێ سەیرە لەوانەیە دەیان مێژونووسانی وەکو من بەدەم ئەو کابرا تێپەڕێن، بەڵام خوای گەورە بە نسیبێتی کرد کە بسلمێنی و بیدۆزیەوە کەم پیاوە کوردە، وتی ئەوەی تۆ کردوتە سەدا هەفتای مێژونووسانی کوردنیان کردووە، ئەمیش هەر واقم وەڕام کەوتم ئاخر ئوستاد من چیم کردووە، وتی کاک محەممەد تۆ کەسێکت دۆزیوەتەوە، ئەم کەسە بە تورک کراوە، تورک دزیویەتی کردوتی بە مۆڵکی خۆی پەیکەری بۆ داتاشیوە، زانکۆی بەناو کردووە، کەشتی گەورەی بەناو کردووە، دراوی بەناو کردووە، تۆ ئەو کەسەت هێناوە بە هەموو شتێک سەلماندوتە کە کووردە، بەرجی کوردایەتیەکەت پێوە کەیاندووە، ئەنی لەبەری ئەوت کردووە و بە جوانترین شێوە تەسلیمی کوردت کردووە، وتی بەڕاستی سەدا هەفتای مێژونووسانی کورەوەیان نەکردووە، هەنی بابەتێکی جوان هەڵبژێرن بینن و بەرپرسی هەموو ئەوانە شداوەتەوە کە تورکە، ئەنی کە تورکاندویانە، وتی ئەمە گەوهری بابەتەکەی تۆ کەسێک بینی تورک کرای بینی ناو کوردایەتی ڕەتی تورک بدەیەوە و بە جوانترین شێوە پێشاتی کوردی کێوە و بەرهەمەکانی بناسیێنی، کتێبەکانی بناسیێنی، چی کردووە، نەخشەکانی بناسیێنی، لەسەر ئاسی نێودەوڵەتیە چەند کاریگەری دروست کردووە، چۆن ئەڵبێت ئەنشتاین کە تۆتە ژێر کاریگەر ڕێیسپیری، پرۆفسۆر چارلز هابگوت کە تۆتە ژێر کاریگەر ڕێیسپیری و چەندین زانای گەورەی وەکو گراهام مانکۆنگ، چۆن جۆرج ئێس مەکینتۆش 10 ساڵ لە تەمەنی خۆی تەرخانەکە بۆ ئەم ڕێیسپیریانی، ئەمە جێگەی سەرنج و گرنگی پێدانەجا. ئەم مامۆستا حەسەنە وەڵام دەداتەوە ئەڵێ ئەمە دیارەیەکی خوای بە تۆ بەخشرایە، کە من تەمان زۆر سپاس گوزاری خوام کە ئەم بابەتی لە من ڕابینیوە، چونکە ئەم بابەتە ئوستاز دیت نەشارمەوە چەندین جار هەوڵی دزینی درا، ئەنی ئەم بابەتە ڕێیسپیری کە بەحسەکەیم کرد لەگەڵ کەساتی گەورە دانیشتمەوە، وتم شتێکی وام کردووە، کاک محەممەد خوا بێزەحمەت بەوەر بۆم بنێرە، دیاکەرە من بەوەر بۆم نار ئەو یەکسەر نایم نەسرێتەوە نای خۆی نووسێ، یعنی ئەمە باش کرا دیارە کە ئەم بابەتە گرنگێکی زۆری هەیە بۆ ئێواندا هەڕەشەی لێکراوەندە هەوڵی دزینی درا، بەڵام ئەلحەمدولیلا خوای گەورە پاراستی و زۆر بەلا ئەولا لاشدا پردرا، بۆ نمونە کەسانێک کە بوون تەلەفۆنیان بۆ کردم وتیان ئەگەر ئەم بەحسەت بفرۆش لێ دەکڕم، وتم باشە وەڵی فرۆشت بۆ فرۆشتنیە، بەڵام پێم بڵێ لەبەر چ ئەم بابەتت بەلاوە گرنگە، وتی ئێستا من ناتوانم بۆ بابەتەی تو بچم ماستەر لە مێژوو بێنمەوە لە دەرەوە لە وڵاتانی دەرەوە، بەس بەو بەحسە کە 330 سەرچاوی لە خۆ گرتەوە و تەفاسیلی بابەتەکەی باسەکە ماستەری پێدێتەوە لە بەشی